ئەمڕۆ لە شاری کەرکووک کۆنفرانسی بزوتنەوەی گۆڕان بەڕێوە چوو دیارە ئێمە وەکو بەرەی دەستور بایکۆتی پرۆسەی کۆنفرانسەکەمان کرد لەبەر ئەو هۆکارانەی خوارەوە کە کۆمەڵک خوروقاتی یاسایی یان قانونی هەیە لەم مەسەلان یەکەمیان بەڕێزە بەپێی یاسای و پەیڕەوی ناوخۆی کۆمیسیۆن کات و شوێنی دیاریکردنی و یاسای ئەحزاب مخەوەلی حزب و حزبی سیاسی دیاری دەکا نەک کۆمیسیۆن لەم بابەتە با بڵێن شوێن و مەکانی کۆنفرانس دیاری بکە ئەمەش دەرخەری ئەوەیە کە کۆمیسیۆن بە جۆرێک لە جۆرەکان تەڕەفی ئەم مەسەلەیە بە تایبەت با بڵێن حاکم عومەر چونکە بەجددی ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لەسەر ئەم مەسەلەیە تەواو تەڕەفی ئەم مەسەلەیە و لەگەڵ ئەوەشە ئێمە قانونیان مامەڵی خۆمان دەبێت خاڵێکی تر بابەتی دەنگدان بەڕێزە بەپێی دەستوری عێراقی دەنگدان نهێنی و ڕاستەوخۆیە خەڵک ئازادە بۆ ئەوەی بە ئاسانی دوور لە هیچ ژێر فشارێکە دەنگی خۆی بدا بەڵام بەڕاستی ئەمڕۆ کۆمیسیۆن هەوڵێکی جددیدا بۆ ئەوەی دەنگدانەکە بە شێوازێکی ئاشکرا بەڕێوە بچی و لەگەڵ ئەوەشە بە هەمان شێوە ئەمڕۆ کۆمیسیۆن جۆرێک لە تەڕەفی پێوە دیار بوو بەپێی ئەو خوروقاتانەی کە هەبوو و لەگەڵ ئەوەشە یەکێک لە بێحورمەتی قانونیەکانی کۆمیسیۆن بریتی بوو لەوەی بە زمانێکی هەڕەشەی کرد لە بەشداربوانی کۆنفرانس بە تایبەت ئەو بەرەیە کە پێمان دەڵێن بەرەی دەستور